لێبێت سڵاویان بەخێر بیت تا چەند دڵخۆشی بەشدارین فیستیڤالت کردو کە تایبەتە بە شەوانی ڕەمەزان وڵایی زۆر دڵخۆشم هیوادارم بەردەوام بن ئینشەڵڵا ڕەمەزانیش لە هەمووی لای پیرۆز بێت پێم بڵێ ئەو نەخشەی کە داوات کرد لەسەر دەستە بۆ دروستەکە ئەمە چ نەخشیەکە وڵایە نەخشی بەبین ڕەمەزان و حەزم لێ بۆ دروستیکەم ئەرەوەنە بەس ڕەمەزانە نەخش لەسەر دەستە دروستەکەیت ڕێنەوەڵا خۆم کاتێکی جوانە بەسی ترێ سەر لە خۆم وا بەسەرما دروستیکەم تا چەند حەز بەم نەخشاکەی لەسەر دەست جوانە چکە ئەمە خەنەیە ئەمە وەکوشتی تر نییە بڵێ تا تۆشت لەمانە نییە باشە بەماوەی چەند ئەگەمێنێتەوە ئەمەکە لایتر تقریبا دو سێ ڕۆژەکەمێنێتوانە بزاتریش کە زۆر دەست بپارێزی زیاتر مێنێتەوە فیستیڤالەکەت بەلاوە چۆن بوو خۆشە بەس تۆزە چۆڵە ینی ڕەمەزان خۆیان خۆشە تۆزە قەرەباڵغ بە بەس دیارە بەوەی کە شوا ساردە بووی ئاوا تۆزە چۆڵە خواردنەکانە تاقی کردووە لێرە نەوەڵا بەس چاگەم خوارد بەخۆی گشتی حەز بە خواردنی فیستیڤالەکان دەکەیت بەڵێ خواردنیان باشە خۆشە حەز ناکەی بەربانگ لێرە بکەیتەوە بۆ کاتێکی تر بۆ ناگە بکرێ بۆ نا بەپێی کات ئەوەش لەگەڵ ڕەمەزانە چۆنیت سپاس بەخوا زۆر باشم سپاس بەخوا ڕەمەزانەکەی خۆشانی فێنکە ئەوە نییە گەرم بێ بڵێ جەوەکی ناخۆش بێت و ئیسعاجەکە زۆر خۆشە سپاس مەمنون بەخێر بن